سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانە بم من مەڕوە محەممەد ئەکتەر لە دراما و فیلم بەشداریم کردووە هیوادارم بەرنمەیەکی گەنجانە و هونەریانە پێکەوە تەماشا بکەین لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندان هەر یەکەی لە جۆرێک لە بوارەکانی هونەردا پێکەوە دەست ئەخەینە سەر کێشە و گرفتەکانی دراما و فیلمسازی هیوادارین بتوانین چارەسەرێکی گونجاو بدۆزینەوە بۆ ئەم دۆخە فەرم و بینەرمان بن. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من مەولان سەواحم خاوەنی کۆمپانیایەکی پرۆداکشنم لە کوردستان ئەمڕۆ کۆمەڵە کێشە و گیرگرفتی سینەما باسەکەین واروەها دەستە چارەسەرەکانی سینەما ژادەنێن بە هیوان چێژ لەو بەرنامەی وەرگرن و ئارەزومەندانی سینەما سڵاو بەخێر بێن لەو بەرنامەی سەکۆی گەنجان ئەمن محەممەد نەجاتم ئەکتەری شانۆ و دەرچووی بەشی شانۆی کۆلێژ ژوونەرە جوانەکانم چەند کارێکی زیاتر کۆمیدیم کردیە زیاتر اختصاص وەکو کۆمیدیا وەرمگرتیە و ئیشاڵا بەرنامەی جوان پێشکەش دەکەین منێڤار عومەر لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم دەرچووی کۆلێژ ژوونەرە جوانەکان بەشی سینەما و شانۆ پیشە من فیلم سازیە هیوادارم بتوانین لەم بەرنمەیەوە پەیامێکی باش ئاڕاستی حکومەت و کەتی تایبەت بکەین لەبارەی فیلم سازیەوە. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من محەممەد سەباح مەرزانی دەرهێنەر لە بواری فیلمسازی و ڕێکلام و کورتە فیلم و مۆنتێر لە دراماکان و هیوادارین تاوتوی بابەتەکان بکەین و دەستە سەر خاڵەکان دابنین و کێشەکان بەیەکەوە چارەسەر بۆ بدۆزینەوە. دووبارە بەخێر بێن چۆنن لەگەڵ کارە هونەریەکانتانە چۆنن ئەلحەمدولیلا مەمنون سپاس وەک خۆتانەزانن بەرنمەکە یاساکەی وایە کە پێشکەشکاری نییە جا بێمە لە ناو خۆمانە کەسێک هەڵبژێرین چێتان پێ باشە وەڵام نەڵم کا محەممەد باشە محەممەد سپاسان دەکەم لە بۆشتی دیکەش خۆمان دەبژێرم مەگەرە هەبزان ئەم کات دەردەچم نانە بەس لە خۆ دەرمەجیەک بەبێ پۆر هەڵبژاردن ئەوە دەرچوم دەست پێ بکەم لە بواری بابەتی زنجیرەی تەلەڤیزیۆنیەکان و یان سینەماکان حتمما کوردیش هەوڵ و تەقەڵایەکی باشی داوە لەو چەند ساڵانی ڕابردوو هیوادارین کە زیاتریش پێش بکەوی بەڵام حتا ئێستاش ئاستەنگ و کێشە دێتە پێشمان بە خۆتانەوە دەزانن وانە با لە کاک مەولانەوە دەست پێکەین کەواتە کاک مەولان تۆ وەکو ئەوەی کە کۆمپانیا پرۆداکشنیشت هەیە بەرهەمێنەر وەکو حتا زنجیرە درامایەکی چەند حەڵقەی بوو نازەم سی حەڵقە بوو چەند بوو دروستان کرد ئەو کێشە و ئاستانگانە تۆ زیاتر دیتت ساعتە پێشتان کاک محەممەد بەخۆی عادەتەن مەسەلەی دراما و سینەما لە هەر وڵاتەکە دەست پێ دەکا زۆر بواری گەورە لە خۆی هەڵدەگریتن لە هەموو وڵاتان وایە کە یەکەم جار دەست پێ دەکەن ئەو ساڵێک کە دەست پێ دەکەن دەبێت بودجەیەکی تایبەت بۆ سینەما دابنێن لێرانە ئەمە مەسەرەن کۆمەڵە گەنج کۆمەڵە کۆمپانیای باش چەند ساڵی دوایی ئێستا دەتوانم بڵێم ئاستی پرۆداکشن بەڕاستی پێشکەتێ لە کوردستان هەنێ ئەو شایانی دەستخۆشیە کۆمەڵە کادری زۆر باش دروست بووە لە هەمان کاتیژە تەنها لە ڕێکلامەکانە یان لە فیلم و زنجیرەکان خۆی سەرەتای بیرۆکەی و دروستبوونی و درامایە کە من کردم لەوە دەست پێ کرد کە من کۆمەڵە ڕێکلامی زۆر باشمان کرد لە مستەوای زۆر باش بووم حەزمان کرد درامای کوردیش بگەینەوە ئاستا کە مستەوایەکی باشەوی پێشکەش بکەین وتمان با درامایەکی کوردی دروست بکەین خۆمان بەرهەمی خۆمان هابێتن و چیتر سەیری نەتەوەی تر نەکەین و کە کولتوری خۆیان بەسەر ئێمەدا زاڵ دەکەین هاتین درامایەکمان دروست کرد کە پێکات بلا ئەشتاڵقە بەش یەکەممان دروست کرد کاتی کۆڕۆنا بوو زروفەشی زۆر خراپ توش بووین بەڵام هەر کۆڵمان نەدا یەکێک بوو لە باشترین ئاستەکانی دراما کە پێشکەشمان کرد بەڵام بە کۆمەڵە کێشەی و گەورە دوشمان دەبووانە ئەوەی کە مشکلەی هەیە کاک محەممەد سەپۆرتێک نییە لەلایەنی یەکەم خوێندنەوەی خەڵک دووەم
یعنی لایانی کاربەدەست و کە وەزارەتی ڕۆشنبیریە تا ئێستاش بە چاک و بە خراپ لەو درامایان نەپرسیتەوە. بڕواناکەم لەیس درامایە پرسم بەڕاستی کاک محەممەدەوە زۆر مشکلێ یان ئەم پێم خۆش بوو بێن ڕەخنە بگرن لە درامایەکەین بڵێن کاکە تۆ چت کردووە باشە بۆ ئەگەر بتەوێت فیلم درامایەکی دیکە دروست بکەیت دەتەوێت چیت لە بۆ بکرێت دەتەوێت چۆن هاوکاری بکرێت ئایا تو دەرهێنەرێک هەڵدەبژێری کە درامایەکی دیکە بکەیت بێگومان کاک محەممەد تو کە درامای کە دەکەی مەسەن ئەزمون وەردەگری و درامایەکە کردوتە بەڵام یەکەم مشکلەکە هەیە لە وڵاتە گرفتی بودجە و سپۆنسەرە ینی من لە بەقۆترین حاڵەتی خۆم بوون کە کۆمپانیاکەم بە تەنیا سپۆنسەرم کۆ دەکردو بۆی درامایەک بەرهەمبێنم لە کاتێک ئیشی دەوڵەتە بێتە سەرخەت یعنی دەبێت دابشکردنی بودجە لە دەوڵەتەکان کە سەرۆکی ئەو دەوڵەتە دێ دادەنیشێ بۆی بزانێ کولتور و فەرەنجی خۆی پارێزگاری لێ بکە بەرەو چۆی بە ئەمە هەموو ساڵە لە وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵک مەسروفش دەکرێت بودجەشدا دەدرێت بەبێ ئەوەی بزانین بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری چێت لە مستەوایەکی باش نییە لە کاتێک تو کۆمەڵە کۆمپانیە باش دروست بە کۆمەڵە کۆمپانیای کۆبکەوە دەکرێت ئەکتەری باش دروستکەی دەرێنەری باش دروستکەی کەسی تەکنیکی زۆر باش ینی لە هەموو شتەکان دەتوانیشتی باش بەرهەمبێنین. باشە ئێستا با بچینە لەو برەدرانەش کاتی بەرنامەکە بابەشی هەومان بکە لە چێوە دەست پێ بکەین کاکێبار هەم وەکو دەنگهەڵگیر هەم وەکو ئەوەی کە ماوەیەک پێشستا لە کورتە فیلمێکی جوانیش دروست کرد ئاگاما لێ بوو کە خەڵاتیشی دووەرگرت لە دەرەوەی کوردستانیش و لە ناو کوردستانیش تۆ وەکو گەنجێک حەز و خولیا و ئاواتەکانت دەتەوێت لە داهاتوودا فیلم سازی بە چ ئاراستەیەکدا بڕوە ئەو کێشانێک کە دێتە بەردەمی تۆ چۆنە؟ وەڵی کام حەمە سەرەتان باس لە ئەوە نەکەم کە ئەو پرسیارێتەوە لەسەر هەر پرسەیە کە لە کاکمەولا پرسیاری من جواب دۆ دوای ئەو جوابێ ئەوە جوابێ شتێک لە ناو دری گیر بۆ دەوێتم برێتەوە بەس منۆ خۆم لە ئێستەیە حەق بە وەزارەت هەیە یان حەق بە حکوومەت هەیە بۆ کەسانی کە ئێستا بلەو پۆستیان هەیە کە بودجە سەرف ناکەن بۆ فیلمی کوردیان بۆ زنجیرەی کوردی لە سەیەک شتی بچووک ڕاوەستم ئێمە زۆربەی کات دراما بەکارێنین دراما گە کتێبی هونەری ئەرستۆ هونەری شاری ئەرستۆ وشێکیشان نەگەوە هەرمانای کردار دێ ینی زنجیرە دروستە ئینگلیزی لە سریاس عەرەبە حەڵقەیان مسەلسەل ئێرانە سریال بە کوردێکە ڕێک دەبێت زنجیرە نازانم مستەڵحەتە بەڵام دراما ئەزانم کە هەڵەیە کەواتە خەتە لە چییە؟ معریفەی خۆمان تەلەڤیزیۆنەکان نەنا معریفەی خۆمان ئەبێ ئەو کەسانی بگەڕێنەوە سەرزاران هە لەسەر ئەو بنەچێەوە ئێمە لە سەرەتاوە گەر دیقەت بین ساڵی 2006 بەرەو سەرەوە لە 2000ەکان بەرەو سەرەوە بودجەتێکی زۆر زیاد سەرفەکرا بۆ فیلمی کوردی یەک دنیا فیلم هەیە بەڵام ئێمە نایبینین بینەر نەیبینی هۆڵی سینەماکانیش نەیانبینی ئایا بەس بۆ فستیڤال بوو ئایا بۆ چۆ بوو حکومەتیش نەیبینی کە ئەم فیلمانە جەماوەرە دروستکە بۆ فیلمی سینەمایی بۆ سینەماکان هۆڵەکان قەرەباڵغکە ئێمە بەم کۆتایانە کۆمەڵە شتە بینین هەنە شانۆمان بینی بەم کۆتایە جمهورێکی زیاد لە حەد ڕووی تێکە یعنی تەنها ڕۆژیان درێژە کردەوە فیلمە سینەمایەکان کردوێتی کاگێڤە لێرە ڕۆڵی گەنجە گەنج کردوێتی بەڵام پێشترێک کۆمەڵە کەس یعنی قۆڕقیان کردو لە وەزارەتی ڕۆشنبیری من خۆم کاتی ئەو زنجیرەم دروست کرد چوومە لای وەزارەتی ڕۆشنبیری ئەم باسی دراما و زنجیرەمان دەکرد وتیم ئەو فیلمەکەتان خۆشە یان هێسان کارەساتە بە جدی لێرە تۆ کاربەدەستێکی گەورەی مەڕۆخان نەتوانی دراما و فیلم زیاکەیتەوە جات وەرە لێرە ها دێتە سەر ئەوەی دیسان ئەمە بەرهەمی پێش هەموو شتە پێویستمان بۆیە کە بۆردێکی یاساییمان هەبێت دیاری بکرێت ئێمە سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ دهۆکە جیاوازی هەیە لە ئیشکردنە سیستەمەکەی زۆر جیاواز سێرەکەی لە شارێک جەماوەر جۆرێکە لە شاری تر جۆری ترە شارێک بزنزیە شارێک هوەریە ئیشەکرێت لە شارێک سێرەکرێت لە شارێکی تر سێری ناکرێت بەڵام بەکۆی گشتی منەگە بێ مەسەر خاڵە من دڵنیام لەوەی کە جەماوەرێکی باشمان هەیە بەکۆی ئەوەی ئەم کۆتایانە کۆمەڵە شان و کۆمەڵە فیلم دروستکرا خەڵک سیریە کرد خەڵک توێنی سینەمایە تینووە بەڵام تۆ بێت چی پیشانە دەی ئێمە پاشە لە تەکنیکا بەرەو پێش ڕۆشتوین باشە لە ڕووی سینەماتۆگرافی لە ڕووی دەنگ لە ڕووی دیکۆ لە ڕووی لاین لە ڕووی زۆر شتیکە بەڵام چیرۆک کێشەی چیرۆکمان هەیە ئێمە ئێستا ئێمە حەزەکەین لاسایی بکەینەوە لاساییەکی غەڵەتیش لە شوێنێکی غەڵەتە خەریکی ئیشێکی غەڵەتین ئەمریکا پێویست ئەکشن دروستەکە ئێمە ساڵی ئەو بۆ ئێمەش ئەکشنێ دروستکەین نە پێویستمان بەوە نییە پێویستمان بۆیە کە ئێمە ئیش لەسەر کولتوری خۆمان بکەین ئەوە نییە کە بەزەوت ئاڵم ئەو کەسانی کە پێشتر ئیشان کردو بڵم هیچ نازانم بەتەمەگە ناوان کەسی بازمە ئێمە ژێر چەتری ئەوانە فێر بووین بەڵام بە گشتی باسەکەم ئۆکەی ئێستا ئێمە کۆمەڵە شتی جوان پێشکەشکەین و بە حکومەت بڵێن ئەوەتانێ ئێمە گەنجین کۆمەڵە شتی جوانمان پێشکەش کردووە
و سینەما جمهوری هەیە و جەماوەر ئەتوانێت بێتە ژوورە سەری هۆڵی سینەما بکە و تکت ئەبڕێ ئامادە پارە بە تا سەری فیلم کە ئەبێ ئەو شتە پیشان بین لە ئێستەیە تاوەکو چەند ساڵێکە جا کاتە بێ کەرتی تایبەت بێتە پێشەوە وەزارەتی ڕۆشنبیری بۆردی پلانی هەبێ و زۆر شتیکە دەست خۆش بێ لای چینە لای مەڕۆخانیان تێل ئاخیر بام بووم مەڕۆخان فیلم سازی کوردی لە چ ئاستێک دەبینی کێشە و گیر و گرفتەکانی چیە چارەسەرەکان لای تۆ دەتەوێت چۆن بی پێم خۆش بوو ئەم دانیشتە ئەم گفتوگۆ هوەریە بکەین بەیەکەوە چونکە بەڕاستی ئێستا یعنی کۆمپانیای وەبەرهێنانمان هەیە و کەسی باش و پرۆفیشناڵیشمان هەیە بەڵام وەکو ئەوترێت چیرۆکەکانیشمان لاوازە کەواتە ئێمە بێت لە چیەوە دەست پێ بکەین لە بناغەکەەوە دەست پێ بکەین بۆی کە بتوانین کارێکی باش بکەین مەرچەر فلیم نییە وەکو وتان زنجیرە دراما هەر شتێک بێت ئێمە بێت لە بنچینەکەوە لە بناغەکەوە دەست پێ بکەین وردە وردە ئەنج کاستێک دروست بکەین چونکە ئێستا هەنێک کار ئەبینی بەڕاستی بێجگەوەی کە برادایەتی زۆر زاڵە بەسەریەوە مەجموعەیە دەم و چاوبینی ئەمە کێشەیە لە هوەری کوردیە ئەمە بەرەو ئاقارێکی کەمانە بە کە یعنی معقول نییە کۆمەڵێک دەم و چاوە بە برادایەتی فلیمێک دروست دەکات چیرۆکێکی دووبارە دروستەکە هەر وەکو چیرۆکەکانی پێشتریان هی وڵاتەکانی تر کوڕێکی هەژارە ناوبانگ دەرەکات دەوڵەمەنە بێ حەز لە کچێکی دەوڵەمەند ئەکات یان ئیتر ئەمە چیرۆکەکانی ئێمە دووبارە بۆتەوە ئەگەر بەم ڕێگەیە بڕۆین بەرەو کارەساتێکی زۆر قرس ئەڕۆین کەواتە بێت چیرۆکان کوردستان زۆر دەوڵەمەندە لە چیرۆک بەڵام بە ڕەئی منیش گەورەترین کێشەی فیلمسازی سیناریستمان نییە سیناریستی زعیفمان هەیە سیناریۆ جوانمان نیە چونکە وەکو ئەوەی کە باز دەکرێت سیناریۆ ئەینجا فیلم بەڵام لێرەدا سیناریۆیەکی زۆر هاکەزای زۆر سەریع دەنووسن احتیمال لە شتی تەقلید و ئەو لە ئەولایەن هێنابێ کابرا بە جۆرە بیری کردێتەوە دەزانێت چی دەکە بەڵام تۆ لە تەقلیدەکەدا نازانین چیش دەکەی فیلمێکی سەقەت بەڵێ ئەی خەڵکیش چاوەڕێی چێ کابینەرەکانمان چاوەڕێی کاری تازە ئەکات تی نوێ یعنی ئێمە هیچمان لە وڵاتانی کە کەمتر نییە ئێستا لە زۆربەی ئاستەکانی ئێمە باشین بەس بۆ لە ڕێگەی هوەرەوەنا چکە تۆ هوەرت مڵکی وڵاتەکەتە نیشتیمانەکەتە هوەرمەندەکانت ڕەنجێکی زۆریان ناو تا گەیشتونەتە ئەو ئاستە بۆ دوای ئەخەی بۆ بە بۆنەی چەند کەسێکەوە کەواتە لە وەزارەتی ڕۆشنبیریش پێویستەکە لیژنەیەک دابنرێت لەگەڵ کۆمپانیا هوەریەکان ئەمانە بەیەکەوە کارێکی باش بکرێت لە هەر ڕوویەکەوە بێت تۆ کارێکی باشت کرد بەرەو پێش ئەڕۆی ڕاستە کارەکان هیچی بەبێ ڕەخنە نابێت بەڵام پێویست ئەکات کار بەردەوام بێ بۆی لە کاروانی هوەری دوانەکەوی هیوادارم یعنی پێشم خۆشە کە ئێستا ئەم فلیمانە کرێت بەڵام سیناریستێکی زەعیف یعنی دەستکاری بکرێت چیرۆکێکی با تازە ببینی چیرۆکە کۆنەکانی خۆمان با دەست یعنی بخرێتە بەردەمی ئەم جیلە تازەیەکە کۆنچی لێ هاتووە وڵاتان هەمووی وا ئەکەن بەس ئێمە نە ڕخنێکی زۆریشمانیەتە بەردەم بودجێکی زۆریش سرف ئەکرێت دوای ئەوەش هیچ کارەکە وەکوین بێدەنگە بێت هەرون ئەبێت لە ناومانە دەست خۆش بێ تقریبا نەمیش لە هەندێک لە شتەکان هاوڕان نەبوو کە زۆر بگەڕێنەوە کۆنیش چونکە زۆربەی فیلمەکانمان بینی کە هەر ئاغا و دەرەبەگ و نازام چیا سوایتەوە ئەو چیرۆکانە بە شتی مۆدرنیش دروست بکرێت چیرۆکی حەدەسی واقعی وا هەیە لە ناومان لە دادگاکان لەو شوێنانە دەتوانیشتی جوان بینین بەڵام نازام هەر دەگەڕێنەوە کۆن خۆ هیچی کۆنیشمان جوانە با تاریخیشمان بناسێنرێ بەڵام بەڵێ ئەبێ بگەڕێتەوە لەگەڵەوەش قەزیەی زۆری تازە هەیە یعنی تێ هەڵکێش بکرێت بەس نەک هەر یەک ڕێچکە بگرێت من مەبەستەکەی من لەوە جوانە دەست خۆش بێ کاکە هەما لە بواری کۆمیدیا ئەکتەرێکی بەرچا و دیاری ئێستا ئەو کێشە و گیر و گرفتانە تو بە شێوازێک دەیبینی دەتەوێت چارە سەرەکانمان چۆن پێ پیشان بدەیت و ئەوەی کە هەومان ئیسیفادە بکەین بەس دانەنیشینە هەر ڕخنە بگرین و بڵێن وەڵای فیلمی کوردی هیچ نییە حتا ئەوەی کە دەبینین کاربەدەستانیش یاخی بوونە لە هوەر و هوەرمەندان ینی دەبینن دەڵێن وڵات هیچ نییە چۆن بڵێ پاراوێزکراوین چۆن وا بکەین کە حکوومەتیش تێمان بگە کە هوەر فیلمسازی وەزارەتی بەرگریە فیلمسازی وەزارەتی پیشەسازیە هەموو وەزارەتێکە هەمووی لە خۆ دەگرێت وەکەوەی کە لە دەوڵەتان وەزارەتەکان حکوومەت خۆی بودجێت بۆ دابین دەکات وەکەوەی کە ئێستا پاراوێزکراوین دەتەوێت چی بکرێت چۆن بگەڕێتەوە ینی فیلمەکە داهاتی خۆشی بێنێتەوە بڵێ تەوان پێشەشی خۆشحاڵم لەگەر ئەو گەنجە جوانانە ئەو هونەرمەندە جوانانە کە لێرە دانیشتیمە
بەڕاستی ئەتو ئێستا ئەگەر بێ باسی دراما فلم نازان بەعام بە هەموو ئیشەکی هونەری بکەی کۆمەڵک کێشە هەیە ئەتو ئەمن ئێستا لە زۆر مقابلەکان زۆر باسم کردیە لە نووسینەکان مەسەن کە پۆستێکی دەکەم دەنووسم نەگەوەیە برێ من ماحتی حکوومەتی بکەمیان پشتی بگرم ئەوە نییە ئێستا قسانەی دەیکەم بەڵام تازە لە سەقسەی کاکەیڤاری شتێکم بەبیر هاتەوە فترەی پارێکی گەلک زۆر سرف دەکرا لە بۆ فلم لە بۆ دراما بەڵام هەرچی ئیشی خراپ هەبوو لە تاریخی کورد ئەو فترەیە دیتمان ئێکاکە وەڵڵاهی ئەمنیش بم بە حیات جارشکە ئیشت نادەمێ ڕاستە ئەتوو گوناحت نییە ئەمن 2009 مەحەد فنون زەویم لەم تەواو کردیا ئەو پێش ئەو تاریخیم بۆ خۆمنەوە وەختی تەڵەبە بوویمە ئەوە گوناحی من نییە ئیتو نییە ئیوەی نییە ئەوڕاتم وانە وابوو کۆمەڵک ئیشی خراپمان دیت باوەڕ بکە ئەو کاتی فیلمی تورکی و درامای تورکی و کۆری و ئەوانە بۆ مۆدی لۆ لە فەراغی و ئیشە لە فەراغی بێ ئیشی لە فەراغی و ئیشە خراپانە ئەگەرنا باوەڕ بکەن ئێستا درامای باش بکرێتن دراما بکرێتن باش بە هەموو ڕەمەزانان برێکاکە ڕەمەزانان هەموو درامایکی ڕاگرن وەرن ئیش بکەن بینەر هەیە بینەر ئەگەر هەروەکەوەی کە لە بۆ تورکی ئێستا ئەو قەناتانەی و درامانش دەکردنەوە خۆ بەلاژ نییە بەلاژ دۆ بلاژ ناکەن باوەڕ بکە پارەی یەک حەڵقەی ئەگەر بێت و بیدەنەوەی 30 حەڵقەی کڕیتەوە ئەو 30 حەڵقەی دۆ بلاش کردێ پارەی دایتە مۆنتێر و دایتە نازەم چی و کۆمەڵە دۆبلێرەکان و هەتا هەموو کامل کرا و دێتە پەخشی باوەڕ بکە نیوەی ئەو پارەی باشترین درامای پێ دروست دەکرێتن باوەڕ بکەن هەم دەبتە بەرهەمی خۆماڵی هەم هەمومان بە ئیش دەبێت پیسترین شار لە جیهان پاریس بۆ کاتی خۆی دەزانی یەک لە فەنانێکی شێوەکاری دێتن دەرێتن کاکە هەموو زبلی لە پێش ماڵی خۆیان لە پێش مەتامەکان فرەتدا دەرێتن ئەوی زبلم لۆ بینی لی دەکڕمەوە هەموو ئەندەکەیان پێدەوە چیەوە ئەوی زبری دەکڕیتەوە دەیداتەویش دەی بە ئاخری یەک چێغر دەکاتەوە باران دەباری بەسەر و زبلەی ڕۆژ لێ دەدا ئەو پاریس هەموو بۆمبۆگەنی دەبێت بەخۆی کاک بۆمبۆگەنی دەبێتن هەموو خەڵکەکە عەفوم کە خەڵکەکە دێن دەیانێت کابرای بکوژن دێکاکە لۆمنی دەکوژن ئەوە پیسی خۆتانە بە زەملۆم غڕ کردینەوە ئیدە ئەوەیە لە ئەنجامی ئەو من پێی دەیم لەو حەیە ئەو لەو حەشێوەکاریە وەی کرد فەڕەنسا بتە جوانترین وڵات دەگەرن لای مەروەخان بەس دەمەوێت ئەمنیش دەستخۆشی لە ڕابردووی حکوومەت بکەم کە پارێکی خەیاڵی هەر دەڕێژ دایانوی سینەما پێش بخەن بەڵام تاوانبارە سەرەکیەکان خودی هونەرمەندەکان و فیلمسازەکان بوون سینەما تقریبان کەوت ناشیرن کرا لە پێشی هەم بینەر و هەم دەسەڵاتداران ئەوەی کە پارەیان دەدا و هیچ بەرهەمیان نەدەدیت نە بەو شێوەیە کە ئەوە پارە هەڵڕێژران نە بەو شێوەیەش کە وشکە ساڵیە لە 6 لە بۆ 2013 نزیکی 4 بۆ 15 میلیۆن دلار بۆ زڕی دەخنیە بەڵام دەکرێت ئێستا دەرگای گەنجی زیاتر بکرێتەوە ویستم بێ مەسەر ئەو خاڵە کاک محەممەد فەرمووی ویستم بێ مەسەر ئەو خاڵە وەکەوەی ئێستا ئەوە بەتەمەنەکان سوودمان لە ئەزمونیان وەرگرت سوپاسیان دەکەین بەڵام ئێستا ئەوە کۆمەڵێک گەنج هاتوونەتە پێش بەڕاستی تاقەیەکی لە بن نەهاتویان هەیە لێیان گەڕێن با ئیش بکەن دەستیان بگرن وەکەوەی جاران نەکە پاریان هەڵدەڕێشت و لەوانەیە زۆر جاران لە ناو کەوانەیەک بە گەندەڵی زۆربەی دەبردرا ینی دەرهێنەرەکە زوو دەیگوت ڕاستە بە خانیەکەم بگۆڕم ڕاوەستە بە سیارێتی جوانی پێ بکڕم پارەکەیان لۆ سەرکە نیوەکەی برێ لە نەتیجەکەی تەماشا دەکەیت نەکەوە وەڵڵا هەرزان چەند ئیشی جوان دەکرێت پێشنیاری من ئەوە کاکە 150 بە حکوومەت بیدە 150 کارتی تایبەت بدەمێ ئەمە وەکو کارتی تایبەت دەرێنەرێک لەلا بە فیلمێکی بۆ دەرچوو بۆ پێشمەرگایی هاوار هادووتێ من وەرە وەصل دەربینم ژوت مەسلیی وتی دەربینە تۆ پڕکەوە پڕ ناکەم شتیوە چۆن دەی بەنایەن پڕ دەکەی تی خۆت پێ چییە کۆمپانیات و چیەوەوتم نایکەم وەڵڵی ئەو قسەی لەسەر مزالبی ڕۆی بەنایەوە سارێکی کڕی پێش وەختە ئەنجە فیلمەکەی پارە لە بۆ فیلمەکە نەما مخریجێک لە چاخانەی بە برادێکی خۆی گوت بگوت وەرە سبێنی وەرە دەورەکە دەدەمێ با 2 دیناری ئیسپادە بکەیت دەبیەوە بەڕاستی بەداخۆ پێویستە میکانیزمێک دروست بکرێت کە ڕقابەیەکی تایبەتە بێت لەسەر فیلم سازی و ئەو جەدوەلێکەدا بندرێت چۆن سەرف دەکرێت ڕقابە هەتا وەکو بەرهەم دێ باوەڕدانە بی فیلم هەیە دروست کراواتە ئێستا نەتیجە دیارنیە و کەسیش نەیدیتە کاکە فیلمەکە فیلم باسی ئەوە بکە دەرێنەرە ترسنۆکەکان کاکە فیلمدان دروست کردێت لەسەر ڕەفەی دائیدەکان فڕێدرایە دەوەرە بڕۆ ئەرزیکەم کاکە فیلم کرایە
ئەکتەری ڕئیسیان نەبردیە لە کان عرسکرا ئەکتەری ڕئیسیان نەبردیە دووسێ برادر لە بینی خۆیان یەکەچیان چوو بوو ئەکتەریش نەبوو لە فیلمەکەی هەر نەیدی بوو فیلمەکەی لە سەفەر سوورەوە هادەڕێ چارە سەرەکەت لە بۆ وەزع هەیە کێشەکە چارەسەر ئەوەیە یعنی هەمووی گلەیمان کرد بەڵێ ئەبێت لە ڕێگەوە ئەم چارەسەرە یعنی ئێستا گەنجمان زۆر هەیە پرۆفیشناڵن لەگەڵ بڵین کۆمپانیاوە بەرهێنەرەکان لەگەڵ وەزارەتە لیژنەیەک پێک بهێنن چارەسەرەکان زۆر ئاسانە ئەگەر بکرێت چارەسەر بکرێت لیژنە دابنێ بەرهەمی چاک بکرێت بودجەی بۆ دابنرێت واللهی کاری زۆر جوانەکرێ ئەکتەری زۆر باشمان هەیە دەرهێنەر باشمان هەیە یعنی گوناحە ئێمە بەرەو دواوە بچین بە دەسەڵاتداران و خوا پێداوان و تاجیرەکانیش دەڵێ کە کاکە تاجیرەکان پێیان دەڵێ ڕویان تێدەکەی کە فیلم و فیلم سازی زنجیرە فیلم زنجیرە دراما چی ناوێکی لە دەنێن وەکو دوای دەبی لەسەر ڕێکەوین بزنسە ئەمەش پارە داهات و دەستکەوت تێدا هەیە حەقی خۆمانە ئەو ڕێگەی بۆ دانین وەکو بزنس پارە پیا بکەی بۆ وڵاتەکەم هەم باشە هوەرمەندی وڵاتان بەس با کاری هوەری ئەژی ئێمە بێ ڕاکەڕاکی ئیشێکی کەمان هەبێت یعنی تۆ هیچ ئەگەر من عشقم بۆ هوەرەکەم نەبێت من کارم کردو بێ ئەوەی 1 دینار وەرگرم وتمە مهمەوەی من کارەکەم بۆچی لەبەرەوەی عشقم بۆ هوەرەکەم هەبووە کاک مەولان تۆ لە کەرتی تایبەت فیلمسازی بە بزنس دەبینی وەکەوەی کە لە وڵاتان وەکو ئیستخراجی نەفت و شت سیر دەکرێت لێرە دەتەوێت بەو نەوە دەبینی بینی بەوە کاک محەمەد بە دوو خاڵ کۆتای بەشتەکە دێنم یەکەیان ئەوەیە کە لە هەموو دەوڵەتان یەک نەوانە نزیکترین خۆم هەر و تورکیا 165 داهاتیان ساڵانە بەس لەسەر سینەما بە سینەما دەژین گەشتیاریشیان پێ بژایتەوە بەڵێ هەموو شتێکیان پێ بژات باوەڕدەکەی وەزارە سەقافەی تورکیا پارەی دەداتە مخریجەکان بەشێک لە پارەی ئیشەکانیان دەداتێ دەرێت تورکیان بە جوانی لۆ پیشاندن هەتا گەشتیاری پێڕاتشین بێگومانەوەجا سەتانوهەتی ئەو گەشتیارانی دێنە تورکیای دراماکانە ویان لە درم دەرتەقیە قسەم کاک محەممەد بڕوا بکە یعنی سینەما کەرتەکی زۆر گەورەی ئەمە هەر ڕوومان لە نەوت کردو دەتوانین نەفتە هەر خلاص دەتوانین بە سینەما تو هەولێرە جوان کردو کوردستان جوان کرد سلێمانی جوانە دەوە جوانە با و شارەکان تۆ جوانە دەتوانی ئەوە پشام بدەی بە بزنس کاتی خۆی کە منەوە درامایم دروست کرد چمە لای ئەو بۆ بەرهێنەران دەموت هەولێرمان زۆر جوانە ئەو شارەمان زۆر جوانە وەرە با لە سینەما پیشانی بدەوانە چونکە ئاستی سەقافەتەکە نزم بلەوە گاڵتەی پێدات با بدرێت دەست گەنج بەڕاستی کۆمەڵە گەنجی باشتەیە با ساڵێک مفازەک ڕوو بدە گەنجێک بێتە وەزیری ڕۆشنبیری نابێت کاک محەممەد مەڕواخان نابێت باس 4 ساڵێک ئەوی تاقیکەنەوە بزانین ئەو چی پێ دەکرێت کاگێڤال وەکو چارەسەر چارەسەرەکەت لە بۆ ئەو هەموو مشکلی باسمان کرد ڕازگویانە بڵێ منۆ خۆم ئەگەر قسە بکەم زۆر ناچوم بەلای حکوومەتە ئەوەی کە بەڕای من گرنگە ئیژە سەر جەماوەر کرێ هەوڵبەی ئیشی جوان ئەکرێ ئیشی جوانیشمان کردو کۆمەڵە گەنجین لەم وڵاتەیە نەک بە تەنها لەگە گەنج لەگەڵ کەسە بە ئەزمونەکانی کە پێشتریش ئیشیان کردو چونکە لەگەڵ سەردەمێکی مۆدێرنا بیرەکەن لەگەڵ سەردەمی تازای بیرکردنیان ئەپدەیتەکانەوە دایمە هەموو ئیشی جوانەکەین خەڵک هێنینە سینەما خەڵک وا لەکەین سەری ئیشەکان کە ئەمە بابەتێکی کولتوری و فەرهەنگیە گرنگە کە حکوومەت گرنگی پێ بە ئاگای لێبێ کە ئەبینێ بینەر هەیە جەماوەر هەیە ئەو کاتە خۆیە بۆ لامان لە پاش ئەوەی کە لەسەر ئێمەیەکو گەنج ئیژە کەرتی تایبەت بکەین ئیژە سەر جەماوەرێکی زۆر بکەین کە بەتک فلتەر هەبێت تاان لە ڕووی بەکارهێنانی وشەشەوە ینی بەکارهێنانی جنێوەکانش کە لە سینەما ئەدرێت کە ئەبێت تۆ بزانین چیە وڵێ چیەڵێ چیە وترێ محەممەد چارەسەرەکی بە خێراییمان پێ بڵین بخۆی من نازام چارەسەر چیە تاکە دەزای کووە ئەخە ئەمە ناکەنین چارەسەری دەکەین نازای بەجددی ئەتوو کاک محەممەد هەموو مەسەن ئەو ساڵ دراما درایتە تۆر لۆ ڕەمەزانێ ساڵەش کەلو بدرێتەوە تو با بدرێتەوەی ئەنی بەداخەوەیان دەبیت فلتەرێک شلۆی دانرێتن یعنی ئێستا کە درامایەک دەکرێتن کاکە لۆ تیکتۆکسیەکی بەشداری پێ دەکەی لۆ سناپچیەکی بەشداری پێ دەکەی ئەخر ئەوەش خەلەلا ئەوەش دەبیتە سنوورێکی لۆدانرێتن ئەکتەر ناهێنێت کەسێک گەهێنێت ڕۆژێک پێشکەشکارە ڕۆژێک چیرۆکنووسە ڕۆژێک پەیامنێرە ئەکتەرەکانیش بەڕاستی پێشکەشکاری توڵی فلیمە گوناحە بۆ یعنی ئەگەر قسەش ئەەکەی ئەڵێ ئەوە ناخۆشە پێم ئەندام پەرلەمان بوونە
بەکوورە بوون هەمووش دەچوون ئەکتەر زۆر سێرا سارە سەرت لا نییە سارە سەرت لا نییە ناچانابی سارە سەرت لایە سارە سەرت یەک دەقەڕاوە. بەم چارێکم سارە سەرەکان وەبزان هەندێکمان باس کرد هیوادارین کە گوێمان لێ بگیرێ لە لایەنی حکومی و ئەوانە بە هیوای هیوادارین کە گوێمان بگیرێ و کێشەکان ئەوە دەبی دەوری بداتەوە کاک مەولان دەوری سەرەکی و دەوری باڵای دەبی لەو مۆزوعانەدا چونکە ئەو وەکو کەرتی تایبەت هاتە پێش وەکو لە زنجیرە درامەکەی بەڕاستم خۆم سەلمان هیوادارین نەخە بەردەوام بی جارێکتر بەردەوام بە خۆی بۆ سەلمێنێ بەردەوام بە یەک فیلم ڕامۆستا ئەکید ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەردەوام دەبین ئەکید زۆر سپاس و بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیەمان و خۆتان